بنزين في رسائل بيعرفوا صورة بناوی ڕۆکان خەڵکی گۆڕی گونووش ئاسکێک پەکی کەوتووە ناوێت ترسی دارستانە بیتێتەوە بۆیە منیش ئاگدارم کرد قسەم لەگەڵیا کرد دەستخۆشیم لێ کرد و ئاگداری لێپرسراوی بەشی خانەقینم کرد بە فرێزەیەکی برد و ڕۆی لە دیەکە لەلایەن ئەو هاوڵاتی و تەسلیم کرا وەزئی ئەو کاتە باش نەبوو بەڵام دوای ئەوەی کە پۆلیسەکان ئاویان داپێی و تۆزێک سەرچاویان شوە گۆڕانکاری بەسەر هات و ئێستاش کات دکتۆر سەراجم مان کردوتە ئێرە بە سوپاسەوە گرنگێکی زۆری پێداکە لە ڕێگەی بەغدا بۆ هاتەوە بۆ هیچ لەمان دوێتیە هات بۆی فەحسێکی عامی بۆ کرد واڵێ پێویستی بەوایە کە موغەدێکی بۆ ڕاستیەوە دەرزی مقەوی لێ بدات بۆیە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم ئاسکە لە تینۆتیەوەی هاتووە وە خۆتانی شزانن زۆر جێگە هەیە کە دوورە پەرێزە ناتوانیت ئاوی لێدا بنێی بۆ ئەوەی کە تۆ ئاو دابنێی پێویستە پۆلیس دابنێی بۆ ئەوەی متابعی ئەو موقع بکات چونکە خەڵکی بێویژدان زۆرە لەم کاتانەی شەواز لە ڕاوکردن نایەن نەگە بزانن لە هەندێ موقع ئاودا لەراوە ڕەنگە بۆیان دابژن بەڵام من حەزەکەم لێرەوە یەک کشتی تر باس بکەم ئێمە وەکو پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیان وەزەمان زۆر خراپە لە ڕووی سوتەمەنی و ئۆتۆمبیلۆوانەوە هەردوو هاوسەرۆکی یەکێتی و بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان بەڕێز وەزیری ناوخۆ جێگری وەزیری ناوخۆ داواکارین لە هەمویان بەهانای ئەم ئاژەڵی کێوانیەوە بێت بۆ ئەوەی کە وەزیان تۆزێک لە ڕووی وشکە ساڵیەوە باش نییە ئەویش پێویستە پاڵپشتی پۆلیسی دارستان بن ئێمانی ئەشکالی قانونیمانەیە ناتوانین لە کەناڵەکان و باسیکەین بەڵام ئەگەر لە نزیکەوە بانکرین ئەتوانین شیکردنەوەیەک بدەین بۆ ئەوەی کە وەزی دارستان بەرەو باشتر بچێت چکمەمە ژینگەیەکی لەباری سنوورەکەیە پێویستە بپارێزرێ ئاسکەکە کە فەحسم کرد کامل تەکنیکەکە ساینس کامل و لەگەڵ فەحسی عام وەی کردم ئەم ئاسکە هەلەتینێتی وای لێ هات لاکەوە پکی کەوتەوە بەس ئەوە أنا نعتي تشاوي عيبينية ما فحص هي بوشة واللي أزاني تفحص تشاوي عيبينية بس تينيتي خوا أزاني على كيو تفحصات الإنسان أو برانية أو نية لدشت أم جوالات تبوشة وبكي كوس